هرديجي لبرديل قال لي هو حسام الدين هردو لباجر بردنا أفادي منن بريا دمكينا ساعة 4 بويا دماكو آلي جرين حشدا شعبي حشدا تركماني وبريا تركماني ريا هولير كركوك جرتن هزين چالاکین مدنی سپا لگل پلیس کرکوکی و پرده هولدان ریوکن دیاره بریا چند خولککان افره هاتیه وکرم اندام انجمن پارزگاه کرکوکش بریا ترکمانی دناوا خوبشان دران دایه دیسان هجمارکا زیده جه حجده بتایبت جه حجده ترکمانی هزین امنیین زیده لپرده هاتینه کم کرن باش ام دچینه و دف افکارن مهردی محمد و حسام الدین هر دو لکرکوکن بتایبت لپردنه حتی کو هردی حاضر بدهندک بسیاره دیجش هوای بکم انترنت ظالم هنجاران کشه دروز بیتن هوا او پرسیارت لیا کم استا هر دو سایت کراوتوا هولیر کرکوک هولیر یان تنیا یک سایت یان سایتی تر هاتو چونا بینم شهيان بابا جواني في الشاردم اما سايتي كركوك باراسي هوليرا استاليرانه واتشتنيو بردي ليشو بو شيراو بو هولير سايدي دوم كاديتنيو بردي دواتر بو كركوك داخراوا تنیا یک ساید کراوەتەوە ئەویش دوای وەکو ئاماژەم پێکرد دوایەوەی کە هەواڵی پێکەنانی لیژنەیەکیان بۆ چاسەرکردنی کێشەکان پێگەیشتۆ زاو شەقامیان کردوێتەوە هەرچەندە لەسەر لە بەیانیوە هێزە ئەمنیەکان بە تایبەتی سوپای عراقی و چالاکیە مەدەنیەکان زۆر سوور بوون لەسەرەوەی کە نابێ بۆ یەک خولەکیش ڕێگای سەرەکی هەولێر کەرکووکدا بخرێکە نزیکەی کاژێرەکە بە تەواوەتی هێزە ئەمنیەکان پیانیان گوتبوو بە هیچ شێوەیەک شهيان هێزە ئەمنیەکان پیاوەتبوو بە هیچ شێوەیەک نزیک نەکەونەوە چونکە بە پێی بڕیا مادەی 460 لە سزادانی عراقی 16 سال 1960 سزای گرتنتان هەیە بە هەمان شێوە فەرمانمان پێکراوە کە تەقەتان لێ بکەین نابێت ساید بگرێت کە چ کاژێرێکە گرتویانە مەرجیشانەوەیە کە دەبێت دیداری کەرکووک ئێستا وەڵام بداتەوە ڕاگررتنی بەڕێوەری شارەوانی کەرکووک ڕابگرێ ڕێکارەکان ڕابگرێ ئەو بەڕێوبەرە دەوام نکات وەکو خۆیانە لە نەم ڕۆژدەوامی کردووە هەروەها پۆستی بەڕێوبەری ناحیەی پردیە بڕیاری لەسەر بدرێت کە پشکی تروکمانەوە ئەوەی ئێستا لەسەرێتی کە با بڵێ کوردێکی پردەیە ئەو لە پۆستەکەی نەبینێت کاک عەبدولموتەڵیب مەجید ئەو لە پۆستەکەی نەبینێت ئەو پۆستا بدرێت بە تروکمان ئەمە داواکاریانە تاوە کۆم ڕێکایە بکەنەوە بەڵام ئەوەی سەیرە سەرەتای دروستبوونی خۆپیشاندان و داخستنی ئەم ڕێگایە هێزە ئەمنیەکان توند بوون ڕێکاری توندیان گرتی بەڵام کاژێرێکە بە تەواوەتی ڕێکارەکانیان ڕاگرتووە هاوشێوەی بەشێک لە خەڵک لێرەوە تەماشای خۆپیشاندان و شێوازی خۆپیشاندانی لە ئەنگرانی بەری تروکمانی و حەشدی شعبیەکە باش لەگەڵم بمێنە هیوە هەردی هاوکارمان ئەویش لەگەڵمانە بێ هەردی ئەز هێمە دەفتە مدوێتە بزانم گوشەیە کوتولەیت و چ دیمەنان نیشانی مەدەیت نهاڕەوش چاوایە بێژە من مەسەلەن ڕێ هاتیە گرتن بەشێک ڤەکریە بەشێک گرتیە مەرجێن وان هەنە زانیاریان دمایکە بدەمە بەڵای شەیان سڵاو لێبێ نامێ هەمان زانیاریەکان کە هیواوتی دووبارەی بکەمەوە بەڵام ئەوەی کە لە لای من هەیە ینی بەشێکی زۆری ئۆتۆمبیلانەی کە ئەمڕۆ لە کەرکووک و باشوور و ناوەڕاستی عێراقەوە بەرەو هەولێر دەڕۆن ئێستا تووشی ئاستەنگی هاتوچۆ بوونە هەرچەندە ینی دوای پێکێنانی لیژنە وەکو هیواش ئاماژەی پێکرد سایدێکی ڕێگاکە کرایەوە بەڵام ئەمە بەس نییە بۆیکەوە ئەم قەرەباڵغی و حەشاماتەیەوە ینی بەتایبەت بەم ڕۆژی پێنجشەمەیە بەرەو هەولێر دەڕوات و لە هەولێرەوە بەرەو کەرکووک دێت ینی ئاسەنگی هاتچۆ دروست نەکات پێشکەمێک ژمارەیەکی زۆر لە هێزە ئەمنیەکانی سەر بەتایبەت هێزی فریاکەوتن و هێزی پۆلیسی ئامادە لە کەرکووکەوە هاتن بەرەو شوێنی خۆپیشاندانەکە لێرە کۆمەڵێک ڕێگایی جێگرەوە ینی ڕێگای خۆڵ کراوەتەوە بۆیکەوە خەڵک هاتچۆی پێدا بکات ینی دەبینن ئەم ڕێگا خۆڵەیە بەنێو دار و بەرد و دۆڵ و نشێوی ئەم جادا قیرەیە یعنی خەڵک ناچارن بۆیکەوە هەندێکیان پەلەیانە وەکەمێک لەمەوە بەربن هەندێک ئۆتۆمبیلیم بینی کە ینی ئۆتۆمبیلی ئەمبولانس بوون ئۆتۆمبیلی نەخۆش و خەڵکی ینی کە پێویستیان بەوەیە بگەنە ئامانجەکەیان بگەنە شوێنی مەبەست و دیاری کراو بەڵام ڕێکانیان بەڕوودا داخراوە دیارە ینی ئێستا تاڕادەیەکەمە قەرەباڵەکە کەم بووە لە بەرەوەی کە سایدێکی ڕێگا کرایەوە ینی تاڕادەیەک هێزە ئەمنیەکانش ئاسانکاری دەکەن بۆیکەوە هەرچۆنێک ئەم ئۆتۆمبیلانەیەکەوە لە کەرکووکەوە بەرەو هەولێر دەڕۆن بەو سایدەیە تێپەڕن تا ئەو قەرەباڵغی کە لێرەیە کەمێک کەم بێتەوە بەڵام ئەوی کێشەکەیە کە لەو دیویشەوە بێگومان لە ڕێگای هەولێریشەوە بەشێکی زۆری ئۆتۆمبیل سەدان ئۆتۆمبیل
دێن بەرەو کەرکووک و بەرەو شوێنەکانی دیکە دەڕۆن لێرە ڕێگاکانیان بەڕوودا داخراوە هەندێک لە ئۆتۆمبیلەکان دەگەڕێنەوە ڕاستەو خۆداوێکە ینی بێهیوا دەبن لەوەیکەوە بگەنە شوێنی بەس هەندێکیان ڕێگای جێگرەوە دەگرنە بەرەوەکوتم ڕێگای خۆڵ و ڕێگای جیاواسر بەڵام هەندێکی دیکەیان یان چاوەڕێ دەکەن تا ئەوەی کە لەم یەکسایدی کە ئێستا بەڕوویاندا کراوەتەوە وەکو دەیبینن ینی سەدان ئۆتۆمبیل پەنگیان خواردێتەوە خۆیان بگەێنە شوێنی بەباس دیارە ینی خۆپشاندانی لایەنگرانی بەرەی تورکمانی و هەندێک لە چەکدارانی حەژی تورکمانی ماوەی 3 ڕۆژ لەمەوبەر ئەنجام درا ینی ئەوان پێشتر کۆمەڵێک مەرج و ڕێکاریان دانا و بۆیکەوە ینی داواکاریان هەبوو داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بەڵام ئەمڕۆ ینی کاژێر دوای وادە بووی کەوا داواکاریەکانی ئەوان جێبەجێ بکرێت دیارە ینی بەدەمەوە چوون بۆ داواکاریەکانی نەبووم پێشتر لەگەڵ ڕێباتا پارێزگاری کەرکووک سەبارەت بەم پرسا قسەم کرد باسی لەوە کرد کە ینی هەموو داواکارانی کە لایەنگرانی ینی حەژی شعبی و هەروە لایەنگرانی حەژی تورکمانی و لایەنگرانی بەرەی تورکمانی داوای دەکەن ینی داواکاری نامەنتەقی و نالۆژیکی لەبەرەوەی ئەوان جیالەوەی کە بەشداریان لە ئیدارەی خۆجێی کەرکووک نەکردو و تا ڕادەیەک ئێستاشی لەگەڵدا بێت لە ینی چوارچەوەی بایکۆتدان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەچی داوای پۆست دەکەن و سەبارەت بە ناحەی پردێش لە کۆی ینی 7 پۆست کە لە ناحەیەکە هەیە لە بەڕێوبەر و لە بەڕێوبەری بەش و هۆبەکان وەروها ناحێ و شارەوانی و پۆلیس ئەوان 12 پۆستیان هەیە بەڵام ئەوان دەڵێن ئەو پۆستانی کە لای تورکمانە وتم دەڵێن پۆستەکان پۆستی سیادی و گرنگ نین هەرچی ینی پۆستی لاوەکی هەیە لای بەرەی تورکمانی و لای ئەو هێزە سیاسی تورکمانیانەیەکەوە لە ناحەکە وجودیان هەیە نێرتەنە بەپەی دەرەنجامی هەڵبژاردنەکەی ڕابردووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەڵبژاردنەکانی دیکەش لە پەرلەمانی عێراق کە لە ناحەی پردی ئەنجام درراوە لە هەموو حاڵەتێکدا لایەنە کوردیەکان بە دیاریکراوی پارتی وێچەتی توانیویانە زیاتر لە ینی سەدا هەفتای دەنگی خەڵکی پردێ بەدەست بێنن کەچی ینی ئەوان دەڵێن لەبانەوە شەوە تورکمان داوای زیاتر لەو پۆستارە دەکەن دوایەوەی کە لیژنەکە پێکات وەکوتم ئێستا سایدێکی ڕێگاکە کراوەتەوە تاڕارێک ئاسانکاری هاتوچۆ دروست بۆ با ئێمە دیکەمێک لە نێو قەرەباڵەکە دوورکەوینەوە و زیاتر ئەو وێنانەتان نیشان بدەین کە وێنەی پەک خواردنەوە و زەحمەتی گەیشتنی ئەو خەڵکەیە کە بەتایبەت لە ڕێگای کەرکووک بەرەو هەولێر دەڕۆن یاخۆ بە پێچەوانەوە لە هەولێر بەرەو کەرکووک دێن ینی ئەم ڕێگای جیالەوەی کە ڕێگەی هاتوچۆی خەڵکە و ڕێگەی هاتوچۆی گەشتیارە هاوکات ینی ڕێگەی بازرگانی توانم بڵێم نێودەوڵەتیە و داخستنی ڕێگاکە ڕەنگە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر جوڵەی بازرگانی نێودەوڵەتی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق دروست بکات بەشێکی زۆری ئەوەی کە دەبێن یانەوە کە لەسەر پێداویستی کاڵایەوە لە نێوان ئەم دوو ینی حکوومەتەیە ئاڵوگۆڕی پێدەکرێت بۆی داخستنی ڕێگاکە بێگومان کاریگەری لەسەر ئەوەش دەبێت ینی ئێستا تیمی چالاکە مەدەنیەکان هەروەها ئەو هێزانەی کەوا هێزی ئەمنی پۆلیس سوپا ینی زۆربیان لەم ناوچەیەن بەو ئامانجەی کەوا بتوانن ینی ڕێگری لە دروستبوونی گرژی و ئاڵۆزی بکەن لەگەڵەوەشدا ینی وەکو پێشترش ئاماژەم پێکرد ئەو لایەنگرانەی بەرەی تورکمانی و حەشدی تورکمانی کە بەردەوام لە خۆپشاندان دەڵێن تا ئەو کاتێک کە داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت ئەوان ڕێگاکە چۆڵ ناکەنەوە بەردەوام دەبن لە خۆپشاندن ئێستا هەرچەندە سایدێکی ڕێگاکەشیان کردوێتەوە بەڵام لەگەڵەوەشدا هەر لە شوێنی خۆیان هەرماون تا ئەو کاتەی وەکوتم ینی ئومێدێکی دیکەیان دەبێت بەرەو چارەسەر دیارە کەمێک لەمەوبەر ئەحمەد ڕەمزی ئەندامی فراکسیۆنی تورکمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاتە نێو خۆپشاندەران دیارە لەسەر داوا و قسەی ئەو بوو ینی یەکێک لە سایدی ڕێگا کرایەوە تا ئەو کاتی کە ینی بە تاواتی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت باش باشە گەلە پرسیارمە هەنەش بەرک و کێشەت ئینتەرنێتێدا هەنا پەیوەندیە من لەگەل هەردی قوت بووە هەردی گولدەنگە منینە نوکە هەردی ژ کەرکووکێ زانیاری دانەمە ئەvە دیمەنن بەریا کورتە دەمەکینە یەن بەریا دەمەکینە دەماک و ڕێهاتیە گرتن هێزن چاڵکیە مەدەنی ڕێک vekirن لەگەل پۆلیس و سوپایە عێراقێ لێ تورکمانان بەریا تورکمانی تایبەت لەگەل حەشدا تورکمانی حەشدا شعبی وان به مرجا و یک سایده هاتنو چون آج کرکوکه بتایبت یه درکتن آج کرکوکه وکریم مرجع وهایا یا که سروک یان پربر شاروانیا پرده کو خانمه که کرده
شنی ئەمرێوێ دەست بکاربوونێ بتنێ بوو 6 مەهان دەرکەتیە وێ جهێ کوردێکی دیگرتیە ئەف ئەمرێ دەست بکاربوونایە بهێتە هەڵوەشاندن دەست بکار نەبیتن بەردەوام نەبیت سەرکارێ خو یا دوێژی پۆستا پڕێڤەبەرێ ناحیا پردێ و ئەو ژی استحقاقی کوردانە ئەو ژی بوو تورکمانان بیتن ئەvە داخوازیان حەشدا شعبی حەشدا تورکمانان گەل بەرەیا تورکمانینە ئیدارە کەرکووکێ ئەف داخوازیان وان وەکە هەفکارێ مەهەردی محەممەد گوت بنە معقول وەصف کرینە و ڕەت کرینە ئەوانجی وەکە کارڤەدان بوو ئەvێ بڕیارێ بوو ئەvێ بەرسڤێ ڕێگرتن ڕێیا هاتن و چوونا کەرکووکێ گرتن بوو سعاتێکی زێرەتر پشرە بمەرج ڕێیا دەرکەتناش کەرکووکێ بەر بە هەولێرێ ڤەکرینە لێ سایدا چوونا هەولێرێ بوو کەرکووکێ دەربازبوونا بوو ناف کەرکووکێ حەتانوکەیا گرتیە هەردی ئەزێ بەگەرمەوە جەمتە هەردی من یەک پرسیار هەیە دەماکو ئەف داخوازیên بەرەیا تورکمانî û hejda şeعبî û hejda Turkmanî hatine redkirin ji aliyê îdara Kerkûkê ve ew lijne tazeye çi ye ke carekî tir bû dawakariyekanî berê Turkmanî û hejdî şeعبî pêkênrawe zanyarî wa heye ke bi mercî pêkênanî ew lijne ye yek saydî rega kirawetewe شەیان دیارە ینی پێشترش هاوکارم هیوا حسامەدین زانیاریەکانی سەبارەت بۆ خستە ڕوو بەڵام ئەم لیژنەیە زیاتر لیژنەیە کە لە چوارچێوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێکێنراوە ینی چونکی ینی پێشتر پارێزگاری کەرکووکش ڕایگەیان ئەگەر هەر داواکاریەکی هەر لایەنێکی سیاسی هەیە چ لایەنە تورکمانەکان بە چ لایەنی کوردی چ لایەنی عەرەبی پێویستە لەنێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک گەنگەشەیە داواکاریانە بکرێت و هەر لەوەیە ینی دەنگی لەسەر بدرێت هەر لەوێەوە ینی دیاری بکرێت کە ینی چ لایەنێک چی داواکاری چێە و لەوێ پەسەند بکرێت بۆیە پێدەچێت ینی ئەم لیژنەیەش لە چوارچەوەی ئەو کارانە بێت لە خۆ هەوڵانە بێتەوە ینی پارێزگاری کەرکووک داوێتی چکی پارێزگاری کەرکووک داوای لەسەرەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کردووە محەممەد حافز بۆیکەوە ینی ئەوان هەوڵ بدەن کە ینی ئەم پرسا لەنێو ئەنجومەنی پارێزگای کەرکووکێک لای بکەنەوە ئەو لیژنەی کە پێکشێنراوە بێگومان لە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێکێنراوە واتە ینی لە درەوەی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەسی دیکەی تیانە چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی داهاتوو ئەم لیژنەیە لە نێوان خۆیاندا کۆبنەوە بکەن و بێن جۆرە داواکاری خۆپشاندەران و نوێنەرانی خۆپشاندەران بگرن بەڵام یانی لەگەڵەوەشدا ئەم خۆپشاندانەوە نەبێ خۆپشاندانێکی ناڕێکخراو بێت بەڵکو ینی خۆپشاندانەکە ڕێکخراوە و لایەنی سیاسی لە پشتەوەیە لایەنی سیاسی ڕاستەوخۆ خۆی پرسەکەی ئەنجام داوارچەنە بە ناوی خەڵکی ئاڵتون کۆپری خەڵکی ناحەی پردێ خۆپشاندانەکە بەڕێوە دەچێت بەڵام وەکوتم ینی خۆپشاندانەکە ڕێکخراوە و لایەنی سیاسی ڕێکی خستووە زۆربەی ئەوانەوە بەشداری دەکەن هەم کادری بەرەی تورکمانین و هەم چەکداری حەجی تورکمانیش تێگەشتم ئێستا داخستنی سایدی چوونی هەولێر بوو کەرکووک ئەوە تاوەکوکەی ئەوە بەداخرەوەی ئەمێنێتەوە یعنی ئەوانەش مەرجێکیان هەیە سەقف زەمەنیان هەیە دیار بێت تاوەکوکەی ئاوا دەمێنێت دیار نییە؟ ئەم بابەتە ینی تا ئێستا دیار نییە و چاوەڕێ ناکرێت بۆی کەەوە بڵێ چ کاتێکەکرێتەوە بەڵام ئەوەی کە دیارە ڕوونە ئەوەیە کە ئەمان دەڵێن داواکارن داواکاریەکانیان جێبەجێ بکرێت داواکاریەکانیان پرسە بکرێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لە ئیدارەی کەرکووک ینی چەند داواکارێکی سەرەکییان هەبوو لە ڕابردووە لەوانە ینی پێدانی یەکێک لەو پۆستانەی ناحەی پردێک کە بەڕێوەبەری شارەوانی یا پۆلیسیان ناحەیە بەڵام ئێستاوان پێداگرن لەسەرەوەی کە بەڕێوەبەری ناحەیان پێ بدرێت پێدەچێت یعنی ئێمە زیاتر بۆ خاڵی گوشار بێ بۆی کەوا لە دانووسانەکاندا بتوانن شتێکی زیاتریان دەستگەوە شتێکی زیاتر بەدەست بێنن ینی بۆیە تا ئەو کاتێکەوە ینی مەرج و داواکاریەکانی ئەمان جێبەجێ دەکرێت و لەلایەن لایەنە سیاسیەکانەوە گوتم لەبەرەوەی خۆپشاندانەکە ڕێکخراوە واتە ناڕێکخراو نییە ینی ڕەنگە بڵاوپێکردنی پێویستی تەنیا بە یەک ینی ئاگادارکردنەوەی سیاسی هەبێ بۆی کەەوە ئەم خۆپشاندەرانە کە زۆربیان کادری حیزبی و چەکداری حەجی تورکمانی لەسەر جادەکە لا بچێت باشە